نەبوونی ئامێری تایبەت بۆ لەناوبردنی پاشماوەی دەرمان و چارەسەرە پزیشکەکان کە ڕۆژانە لە نەخۆشخانە حکومی و ئەهلی و نۆرینگەکانی گەرمیان بەکاردێت ڕێکخراوە ژینگەیەکانی هێنایە دەنگ. ئەم ناوچەیە شوێنی فڕێدانی پاشەڕۆک و زبڵ و خاشاکی گەڕەکەکانی قەزای کەلار و دەوروبەرێتی بە جۆرێک پاشەڕۆک و پاشماوە تەندروستیەکانیشی تێکەڵا خەڵکانێکیش کە سەرچاوی بژێویان لەسەر کۆکردنەوەی کەرەستەی بەکار هاتووە بێگوێدانە مەترسیەکانی ئەو پاشماوانە لێرە کار دەکەن. فرێدانی ئەم پاشماوە تەندروستیانە هۆکارێکی گەورن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی گواستراوەکان و بەشێکی زۆری ئەو پاشماوانە شەمە و کەرەستانن کە بۆ دیاریکردنی جۆری نەخۆش و چارەسەری نەخۆش لە نەخۆشخانەکانە بەکاردێنرێت. جگە لەوەی کە چەندین کەس لە دەڤەری گەرمیانە هەڵگری ڤایرۆس و نەخۆشی گواستراوە کوشتن دەکان و ژیان چەندین کەسی تریش لە مەترسی توشبووندان بەهۆی ئەم هۆکارانەوە. یەکەم مەترسی هەرە گەورە بە پلەی یەک ئەکەوێتە سەر ژیانی ئەو ژینگە پارێزیانەی شارەوانی کە ڕۆژانە ئەم پاشماوانە کۆ دەکەنەوە فڕێ دەدەن. دوو هاوکات کەسانێکن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە لە نێو زبڵخانەکاندا بە دوای فافۆن و پلاستیکدان و کە ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. بەڕێبەری نەخۆشخانەی گشتی کەلار باس لەوە دەکات ئەوان لە گەرمیان خاوەنی ئەو ئامێرە نین بەڵام دڵنیایی ئەوەیدا کە لە ماوەیەکی نزیکدا دەبنە خاوەنی ئەو ئامێرە و بۆ لەمە و دوا پاشماوە پزیشکەکان لە ڕێگەی ئەو ئامێرەوە لەناو ئەبن. ئێمە لە نەخۆشخانەی گشتی کەلار مەحرەقەمان نییە بۆیە ئێستا ئەو پاشەڕوانەی کە لە هۆڵی نەشتەرگەری هەمانە لە هەموو بەشەکانی تر هەر وەکو پاشەڕۆی ئەتیادیە خێتە ناو زبڵ و فرێدرێتە زبڵدانەکانەوە بۆ ئەو شوێنەی کە زبڵ و خاشاکی